لزنجيري إيمو إسلاميا كان أمره إن شاء الله باس لا إيمو براياني مدرسة سلفية كان إن شاء الله كألم إيما مبستم لا إيما الروتواناني روتي شاهداني خواوستي كألم سلفية كان بەخەت و باڵە جیاوازەکانیانەوە کە بە شێوەیەکی گشتی هەمویان لە یەک مەدرسەی سەلەفیا کۆبنەوە ئەوانەی کە تەنها لەسەر خەتی وەهابیەکان بن یان ئەوانەی کە باوەڕیان فەقەت بەلایەنی علمی هەبێ وە شوێنکەوتوی شێخ ئەلبانی و بن باز و شێخ مقبیل و شێخ بەدیعەدینی سندی پاکستان و ئەوانن یان غەیری ئەوانیش بێگومان یان ئەوانش کە هەندێکیان داخلی خەتی سیاسی بوون و جەمعیەتی سیاسیان دروست کردووە و حیزبی نور لە میسر و جەماعەتی ئەهلی حەدیث لە پاکستان جەماعەتی ئیحسان ئیلاهی ظەهیر ڕەحیمەه الله یا ئەنصار السنە المحەمەدیە لە سوودان و سەلەفیەکانی کوێیت و هەروەها ئەمما ئەو وردە ئیختیلافاتانەی ترکە هەیە ئەو بە وەڵی حەدادی و ئەویان ئەثەری و ئەویان فڵان و ئەوانە هەروەکو کە لە کوردستان بینین ظاهرن بووە بە سێ باڵەوە ئەوە زۆر تەدەخول ناکەینە ناوی چونکە ئەوانە هەندێک جار ئینفعالاتی شخصی تێکەڵە بێ بەرژەوەندیە کە تەدەخولی سیاسەتی تاغوتانی کوردستان یا تاغوتانی دەرەکیە لە تەفرەقەکردنی مسلمانانە لە زمنیشە تەفرەقەکردنی ڕیزەکانی سەلەفیەکانیش ئێمە کە من زۆر جار باسەکەمەوەڵم مەدخەلیەکان ئەمە باس لە باڵێک لە ناویان لە خەتێک لە ناو سەلەفیەکانەکەمەوە ئێستا من باسەکەم لەسەر ئەم نقطەی ئەمان نییە